مامۆستا ماکۆن کەواتە بۆچی ئێمە ئاگاداری مێژوو بین کتێبێکی گەورەی 712 لاپەڕەیی منێکی مسلمان بۆچی بیخوێنمەوە ئەو هەموو کتوبەی تر کە لەسەر تاریخ هەن لەسەر مێژوو هەن دنیایە کتێب و مجلدات هەیە کە باس لە مێژوو دەکا بە تایبەت مێژووی ئیسلامی مێژووی بەر لە ئیسلام بۆچی مسلمان و تاچی کورد بە تایبەت کوردی مسلمان بۆچی مێژوو بخوێنێتەوە چ پێویستیی بە مێژوو هەیە؟ وەی مێژوو خوێندنەوەی مێژوو ئەمرێکی خواییە. خوای گەورە فەرمێ فەقسوس القەصەص لعلهم يتفەکەڕون. خوای گەورە ئەمرەکە بە خەڵکی کە مێژوو بخوێنن بۆ ئەوەی بیر بکەنەوە تێڕا بمێنن. کەواتە خوێندنەوەی مێژوو شتێکی سادە و سانا نییە، ئەمری خواییە. وەخوای گەورەش کە باسمان بۆ کات لە قورئانە کە ئەمرمان پێکا بۆی مێژوو بخوێنینەوە، بۆی ئەگەر سەری دیقەتی قورئانیش بیت یعنی سولسی قورئان سەیەکی قورئان لەسەر مێژوو پێک هاتووە، مێژووی گەلان، مێژووی پێغەمبەران، مێژووی پیاوچاکان و مێژووی پیاو خراپانیش. لەبەرەوە یەکەمە بێ ئێمەی مسلمان کە مێژوو بخوێنینەوە ئەمرێکی خواییە، چونکە گۆڕانکاری پەروەردەی ئینسانی تیا دروست ئەبێت. چونکە تۆ گەر ئیمامی شافعیە فەرمێ هەر کەسێک کە مێژووی خوێندەوە تەمەنی درێژ ئەبێ. یعنی بۆ نمونە تۆ کە کتێبێکی 750 لاپەڕەیی خوێنی تۆمی کە لەبەردەستایە ئەزمموی گەلانی ترەخیتە سەر تەمەنی خۆت وا هەستەکەی 2000 ساڵ 3000 ساڵ ژیاوی. جا لەبەرەوە زۆر گرنگە ئینسان مێژوو ئەبێ پێویستە بیخوێنێتەوە. بەڵام گرنگە مێژوو بۆ خۆی زانستێکی معتەبەرە. هەموو کەس ناتوانێت لەو زانستە شارەزا بێ یا لە کتێبە کۆنە مێژووەکان شارەزا بێ. کەواتە مادەم پرسیارەکەم ورتر بخەینەوە مامۆستا ماکۆن کەواتە پرسیارەکە ورتر بکەین. مێژووی گەلان ئەم پەرتوکەی کە لە بەردەستمدایە گۆڕانکاری مێژوو گەلان چی بە خوێنەری خۆی دەبەخشێ؟ ئەگەر کەسێک ئەم کتێبە بخوێنێتەوە و باش لێ حاڵی بێ و تێبگات چی پێ دەبەخشێت؟ چ گۆڕانکاریەک لە ژیانی ئەودا دروست دەکات؟ یەکەم مێژوو بنیاتی شخصیەتی ئینسان دروستەکە کە ئینسان مێژووە خوێنێتەوە کەسایەتێکی بەهێز و مەتینی بۆ دروستە بێت لە هەموو ڕووەکانەوە. تێگا لەوەی کە گەلانی پێشوو چۆن گۆڕانکاریان کردووە، چۆن شۆڕشیان کردووە، خراپەکاران چۆن قیزەون بوون، ئەحکامەکانیان تێگا. لە هەمووی گرنگتر و لە هەمووی مهمتر ئەوەیە کە سنەنی کەون تێگا، سنەنی خوای گەورە تێگا. خوای گەورە لە قورئان فەرمێ فەلەن تەجیدە لسنة الله تبدیلا ولن تجد لسنة الله تبديلا فلن تجد لسنة الله تحويلا. واتە سنەنی خوای گەورە بە مێژوو گۆڕانکاری بەسەرایەت. ئەگەر بۆ نمونە خوای متعالە فەرمێ ئەم ڕێگایە بگرنە بەر ئەوە سەرکەوتوو ئەبن. ئەو مێژووی کە پێغەمبەران بۆ ئێمەیان دەستنیشان کردووە ئەگەر لە ڕێگای پێغەمبەرانەوە بڕۆین لە مێژووی ئەوانەوە بڕۆین ئەوە بە دڵنیایی و سەرکەوتووە بین. کە خوای گەورە لە قورئانە باسی مێژووی پێغەمبەرانمان بووە کە ئەفەرمێ ئین تەنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. ئەمە تەنها لە مێژووە ئەم تەفسیری ئەم ئاەتەمان بۆ بەرجەستا ئەبێ کە خوای متعال ئەفەرمێ بە گەلان ئەگەر ئێوە خوا سەر بخەن خوای گەورە سەرتانەخا. خۆ سەرخستنی خوای گەورە بە چیە بێ؟ بە شوێن پێ هەڵگرتنی پێغەمبەران و پیاوچاکانە بێ کە لە کۆنا لە مێژووە کردویانە ئێمەش ڕێگەی ئەوان بگرینە بەر. تا تیۆری گۆڕانکاری لە ناو مێژووە بۆ ئێمە بەرجەستا ئەبێ. بۆ نمونە هیچ کەسێک ناتوانێت گۆڕانکاری بکە ئیلا بە ڕێگەی پیاوچاکان و پێغەمبەرانە ڕات. و لێرەشە تیۆرێکی تازە یاخود نەزەریەکی تازەم خستۆتە بەرچاو بۆ ئەوەی لە مێژووە چۆن خەڵکانێک گۆڕانکاریان کردووە دامێش بتوانین جێپەی ئەوان هەڵبگرینەوە بتوانین گۆڕانکاری بکەین. کەواتە مێژوو ڕابردووە، بەڵام ئەوەی کە نوێ بریتە لە هزر لە فکر لە خوێندنەوەی نوێ ئەم دوو ئاراستەیە بەیەکەوە یەکتر بگرن مێژوو و لەگەڵ هزر و فکری نوێ چی دەخڵقێ چ شتێکی نوێ لەدایک دەبێ دەکرێت چیمان دەست بکەوێ؟ ئەگەر تعبیرێکت بۆ بکەم بە نمونەیەک بۆت بێنمەوە، ئەگەر مرۆڤ بڵێن کەسێک سیارێک لێ بخوڕێ وەکو برانی هەولێری لە سیارێک باوژێ لە کاتی لێخوڕینیا سەیری پێشی خۆیەکە ئەگەر ئاوێنەکان نەبێت لەم لاولاوە و ئاوێنی ناوە بۆی دواوەی پێ ببینێ و بتوانێت تەحەفوز بکا بە دواوە ئەو وەختە بە باشی ناتوانێت بەستەنها پێش ببینێ. کەواتە بۆ ئەوەی ئینسان کە قیادەوەکە وەڕیادە ئەکا کە سواری سیارەیەکە بێ پێویستە ئاوێنەکانی دواوەی خۆی ببینێ. مێژووی بیسڵ بە دوایە تۆ کە هەنگاو ئەنی بەرەو پێشەوە ئەگەر ئاگاد لە دوای خۆتەوە نەبێ لەوانەیە خەڵکێکی تر لەگەڵ تا پیاتا بکێشێ یا ئاگاد لە شتێک نەبێ لە لاوە خۆ بکێشی بە شتێکی ترە. کەواتە مێژوو بۆ ئەوەیە کە داهاتووتی پێڕووناک بکەیتەوە، مەشخەڵێکە، چرایەکە، نورێکە بۆی داهاتووتی پێڕۆشن بکەیتەوە. ئەمە ئەساسی فکرەی
مێژووی گەلان و مێژووی گۆڕانکاریە کە لەناو ئەم کتێبا بەرجەستە ئەبێتەوە